پێگەی ئەو حیزبە نەماوە حیزبێکی جەماوەری نییە پارتی وەکو حیزبەکانی کەژ نییە هیچ ئینتیمایەکی نیشتیمانی نییە بۆ خاک بۆ وڵات تەنیا گروپێکە ماوە بە پابەندە لەسەر پارە و خیانەت ڕاوەستاوە پێگەکانی ئەگەر بێت و ئەو پارە ئەو خیانەتە نەکات ناتوانێت مانەوەی خۆی لەو هەرێمە ڕابگەێنێت لەبەرەوەی هێزی جەماوەری لە دەستدا نەماوە خەڵک ئینتیمای پێ نەماوە خەڵک ڕێز لە ڕاو بۆ چوونەکانی ناگرێت چکە بە بەرچاوی خۆیانەوە دەبینن ئێستا وەکو جاران نییە لە سایتەکان لە ڕاگەانەکان دیارە بە بەرچاوی خەڵکەوە کە کۆڕ و کۆبوونەوەکانی لەگەڵ ئەتاتورک لەگەڵ ئۆردۆغان لەگەڵ میتی تورک بە بەردەوامی کار و چالاکیەکانیان ئەنجام دەدەن بەیەکەوە بە هاوبەش حیزبەکانی تری کوردستان ئەوانیش ئاراستەیەکی یان بڵکو چۆن بەرچاوڕوونێکی ڕوونیان نییە لەو ئاستەدا لەبەر ئەوان هیندێکیان بەرژەوەندیان هەیە بەڵام بەرژەوەندی گشتی دەبێت لە پەرژەوەندیش حیزبیدا ببینێتەوە لەبەر ئەوەی تورک جیاوازی ناکە لە نێو هیچ تاچێکی کووردە لە هەر شوێنێکی کورد هەبێت لە هەر شوێنێک شتێکی قەوارەیە لە هەر شوێنێک ڕەمزی کورد بێتە ئاراوە تورک ئامادەیە بە هەموو شێوەیەکی ڕشکات سەر و لە ناویبەری بۆیە تورک فەرق و جیاوازی ناکە لە نێوان حیزبەکانی باشوور باکوور لە هەر شوێنێک کورد هەبێت ئەو کۆتایی پێدێنێ بۆیە پێویستە حیزبەکانی کوردستان بەتایبەت حیزبەکانی باشوور یەک هەڵوێز بن جەماوەرەکە یانی خۆیان جۆش بدەن سەرکردەکانیان لەگەڵ جەماوەر بێنە سەر شەقام بانگەواز بکەن دژی ئەو داگیرکاریە بوەستنەوە چوونی سەرانی حیزب بنەماڵە بۆ تورکیا ئەوەمان پێ دەڵێت کە پلانەکانی دوژمن زۆر بە ئاسانی لە باشووری کوردستان جێبەجێ دەکرێت دەوڵەتی داگیرکاری تورک هەر نەکە خۆی بە دوژمنی پەکەکە دەزانێت بەڵکو پەکەکە دەکاتە بیانوویەک لە ئەسڵ و ئەساسدا پارتی تورکیا دوژمنی گەلی کووردە بە هەموو شێوازێک دەیەوێت کورد قەتڵوحام و بەرەو پوکانەوە بەرێت لەناو خۆی تورکیا کۆمەڵک گۆڕانکاری ڕوویانداون کە ئەومان پێ دەڵێ ئەو شەڕە لە ئان و ساددا نزیکە هیوادارم ئومێد دەکەم سەرۆژی پارتی دموکراتی کوردستان بە جددی بێتە سەرخەت بۆ چۆن بەڵێنی پیاوانەیدا کە وتی من جارێکیکە شەڕی کورد بە کورد یان شەڕی پەکەکە لە ئێمە حرام بێت و داوا لە پەرلەمانی هەرێمی کوردستان دەکەم کە ئەوانیش هەڵوێ سوەر بگرن حیزبەکانیش بە هەمان شێوە لە کاتی شەڕی داعشدا لە هەموو سەردەمەکاندا گەلیلە بە بڕوای من بە بڕوای زۆرێکش لە خەڵکی هاوکاری و هەماهەنگی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە و لە شەڕی داعش دەورێکی کاریگەریان هەبوو و چەندین شەهید و بریندار و بێسەر شوێنیشیاندا و حیزبە سیاسیەکان یا با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە لە ژێر کۆنتڕۆڵی ئەودایە بەڵام لە پاراستنی هەرێمەکانی میدیایە لە شەڕی دەوڵەتی داگیرکەری تورک نەک بێدەنجیان هەڵبژاردووە بەڵکو هاوکاری دەوڵەتی داگیرکەری تورک دەکەن زۆر بەڕوون و ئاشکرایی و ئومێد دەکەم ئەو شتانە ڕوونەدەن و کورد لەو ڕۆدا پێویستی بە یەکدەنجی و یەک هەڵوێستی هەیە لەبەرەوەی شەڕی داگیرکەران یا هاوکاریکردنی دوژمن لە بەرژەوەندی براکانماندان